و بەپێی داهاتی ئەو وڵاتە بەپێی سیستەمی حکومڕانی ئەو وڵاتە بەپێی ئاستی ڕۆشنبیری دانیشتوانی ئەو ڕێنجێک دانێ بۆ نمونە نظامی ئەلفی هەیە لە ساڵی 90 کە پێکایەتی ئێمە یعنی 91 دەست پێ بکەی لە 90 تا 2015 چەند تەوەرێکی داناوە بۆ وڵاتەکان بۆ هەموو وڵاتەکانی جیهان هەموو سەرۆک کۆمەرەکانی ئیمزایان لەسەر کردووە کە لە ماوەی ئەو 25 ساڵە ئەم وڵاتی تۆ چی بکە بەپێی داهاتەکەت دراسە کراوە و دراسەیەکی تریش تێژینەیەکیش پێشوەخت کراوە تۆ ئاستەکانت لەم بوارایە تۆ ئەبێت تا 2015 چی بپێکیت لە بواری داهات و خەرجی خێزانەکانتە لە بواری خوێندن تا لە بواری تەندروستی تا لە بواری نیشتەجێبوون تا لە بواری کەمکردنەوەی جیاوازی بینی ژن و پیا و تا لە بواری ئازادی تا لە بواری دیموکراتی تا لە بواری ئەم حاڵەتان لە ساڵی 91 گەر سێری ئەو داتایانە بکەین دواکەوتوترین و نەبوونیترین شوێن لە ئاستی عراقا هەرێم طبعاً هەمووی نەبوو بووە بەڵام پەرستگای سلێمانی زۆرترین نەبوونی بووە لەم بوارانە هەر هەموو کە گەیشتۆتە لە هەندێک بوارێک لە 190 دانیشتوانی لەژێر هێڵی هەژاریوە بۆ لە نەبوونیەکانە بۆ لە ساڵی 2002 کام حکومەتە دروست بووە دراسەیەکمان کرد لە بواری نیشتەجێبوونە 131,000 شوێنی نیشتەجێبوونی ڕوخانەوە حکومەتی باس هەت بووە 5 قەزای وێران و تەخت کردویت 28 ناحەی وێران کردووە لە 2574 گوند 18 گوندت ماوە 13 کارگەی پەککەوتوی بۆ تۆ بەجێهێشتووە هیچ ئینتاجێکی نییە لە بواری خوێندنە 682 خوێندنگاتی ڕوخانەوە لە بواری خزمەتگوزاری تەندروستیا 170 خەستەخانە و بنکەی تەندروستی تۆ وێران کردووە لە بواری ڕێگاوبانە زیاد لە 2600 کیلومتر جادەی تۆی بە پردەکانەوە تەقانوتەوە زیاد لە 8 میلیۆن دۆنم زەوی کشتتوکاڵیت هەیە 5 ساڵ نەیهێشتۆ مشتێک گەنم جۆ بەروبوومی کشتتوکاڵی لێبێ کێڵگەکانی هەموو وێران کردووە زیاد لە 16 میلیۆنداری بەریت هەبووە 9 میلیۆنی ماوەتەوە خەڵک هەمووی ترساوە کوشتن بڕین ئەنفال سجن ئەیدام خەڵک هەروتوێتی هیچ هیوایەکی نەبووە بە پێشکەوتن و بە ژیان و دەربازبوون لە نەبوونیەکان بە سوێتی نەکوژرێم نەگیرێم نەبرێم یعنی خەڵک لە ئاستی لە بواری نەخۆشیەکانیشەوە تووشی نەخۆشی نەفسی بووین هستریا بووین ئەو خەڵکە ئەوجا لە هەموو ڕوویە کۆیمە دواکەوتو بووین ئەم پارێزگای تۆ بینی زانکۆیەکی بۆ ئەوشی بردووە تەنها پەیمانگایەکی بوو کەواتە دەوڵەت هاتۆتە سەر ئەوەی ئەم حکوومەتی کە دروست بووە لە هەرێم و لە پارێزگای سلێمانی ئەبێت شێرانە ئیش بکە شەو نەخۆشنی بکە ئەم حاڵەتەی کە تۆی بینێم ئاوەدانیە ئەم پێشکەوتنەی کە لە پارێزگای سلێمانی سە پێشەنگترین پارێزگایە لەسەر ئاستی عراق دام و دەستگاکانی دەوڵەت و لە ژێر چەتری ئەو ئیدارەی کە لێرە حکومڕان بۆ دروستی کردو هێنانەتی ئەو کاری کە ئێستا لە هەموو بوارەکانە بۆ نمونە دواکەوتوترین پارێزگا بووین لە بواری خوێندنای سە پێشکەوتوترین پارێزگای لە چ بەڵگەی لە جیاتی 310 خوێندنگامان مابوو 2238 خوێندنگا دروست کراوەتەوە بە پێی ستاندەری جیهانی 6,000 مامۆستات هەبووە حکوومەت توانێتی 48,000 مامۆستا دابین کە بۆ فێرکردنی ئیستە 600,000 خوێندکارمان هەیە وای کردووە کە لە 195 خوێن ئەوانەی کە تەمەنیان نەگاتە خوێندن 6 ساڵ التحاقا بە خوێندنەوە ئیستە بەردەوام 13 ساڵ بەردەوامی خوێندن هەیە ئەمە معدلێکە تێکڕایەکە لە عراقا نییە لە ناوچەکەیشان نییە کە کەسێک بتوانێت بە تێکڕا 13 ساڵ بەردەوامی لە خوێندنە ئەمانە هەمووی بەبێ بەرامبەر کە دابینێکە خوێندنگای دروست کردوەوە مامۆستای دامەزرانەوە وای کردووە کە خوێندکارەکان و باوکەکان وا بکەن کە مناڵەکانیان بخەنە پای خوێندن و بەردەوامی خوێندن زانکۆیەکمان بوو بردی 6 زانکۆی حکومیمان هەیە لێرە بەهلەکانەوە 40,000 خوێندکاری زانکۆمان هەیە ساڵانە بە تێگڕا 6,000 دەرچووی زانکۆمان هەیە